دوای چاوەڕوانێکی زۆر گەروی هرمز بە تەواوەتی کرایەوە هەموو کەشتێکی بازرگانی بە ئازادی دەتوانن هاتوچۆ بکەن. ئەمە کەمێک پێش ئێستا عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ڕایگەیاند بە بۆنەی ئەو ئاگربەستەی کە لە نێوان ئیسرائیل و لوبنان کراوە بۆ ماوەی 10 ڕۆژ ئەم کردنەوەیان ڕاگەیاندووە هەموو هێزە دەریایەکانی ئێران ڕێ لە هیچ کەشتیەکی بازرگانی ناگرن. گەروی هورمز گرێکوێرەکەی شەڕی نێوان ئەمریکا و ئێرانیش لە ئێستادا کراوەتەوە. ڕێکەوتنەکە بە جۆرێک بوو بە نێوەندگیری ئەمریکا. جۆزێف عەونی سەرۆکی لوبنان لەگەڵ بنیامین ناتانیاهو لە ئەمریکا کۆبوونەوە ڕایان گەیاند لەسەر داوای ئەمریکا کە ماوەی 10 ڕۆژ کە لە دوێنێشەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئاگربەست لە لوبنان ڕابگەێنرێ. بەو بۆنەوە کە داواکاری سەرەکی ئێرانیش بوو، ئێران ئێستا گەروی هورمزی کردوێتەوە هەموو کەشتێ بازرگانەکان بە ئازادی بۆیان هەیە هاتوچۆ بکەن. ئەمە لە کاتێکدایە ماوەی ئاگربەستەکەی نێوان ئەمریکا خۆی و ئێرانیش ئەوەندەی نەماوە. لە ڕۆژی 21 بۆ 22 ئەم مانگە ئەو ئاگربەستە 2 هەفتەیە کە ڕاگەێنرابوو ئەویش کۆتایی دێ، بەڵام چاوەڕێ دەکرێت ئاگربەستەکە درێژ بکرێتەوە. ئەوەی گرنگە لە ئێستادا گرێکوێرەکەی گەروی هورمزە کە لەلایەن ئێرانەوە بە فەرمی بەڕووی کەشتی گەلی بازرگانی جیهاندا کراوەتەوە.